خوشحاڵین کە ئەمڕۆ پرۆژەیەکی تازە لە بواری پەروەردە ڕادەگەێنین ئەوەش پرۆژەی پێشبڕکێی بیرکاریە. زۆر سوپاسی دەستگای ڕوانگە بکەم کەوا بە بەردەوامی پاڵپشت بوونە و هاوکار بوونە لە بۆ سێکتەری پەروەردە لە هەرێمی کوردستان. پرۆسەیە لەوانێت چەند خاڵێک بپێک چاندنی ڕۆحیەتی پێشبڕشێ لە نێوان قوتابیان و هەوڵدانە بۆ قوتابیان و لە هەمان کاتدا لە بۆ قوتابخانەکانیش کارژێرە قوتابخانەکان ناوەکە نازناوێکە بە ئەوان کەەوە قوتابی لەلای ئێوان نمرێکی باش بەدەستبێنێ یاخود لای یەکەمەکان بێت. ئەمڕۆ بەشداری ئەم پێشبڕکێی بیکاری بووم. ئەمە شتێکە لە جیهاندا ڕوو ئەداتن و ئەمە شتێکم جارێکە لە کوردستان دەکرێتن. ئەمە هەندێک بوو بۆ ئێمە کە ئەو شتانێک کە حەزمان لێیە بە تایبەتی لە بواری بیکاریدا کە زیاتر پێشی بخەین و زیاتر گرنگی پێ بدەین. لەسەر ئاسی پرسیارەکان پرسیاری ماڵناوەندی تێدا بوو، گرانی تێدا بوو، ئاسانیشی تێدا بوو، واتە بە شێوەیەکی گشتی هاتبووە. تەنها هەر لە بواری بیرکاری نەبوو بەڵکو لەسەر هیزری خۆشمان ڕاوەستابەوە. کۆتایی پرۆژەکەدا نازناوی پاڵەوانی بیرکاری دەدرێت بە پلەی یەکەم.